لە گوندی گۆبتەپە 37مین ساڵیادی کیمیاباران و ڕاگواستنی گوندەکە بەڕێوە چوو بە ئامادەبوونی هاوڵاتیان و بەرپرسانی حکومی و حیزبی. 37مین ساڵیادی گوندی گۆبتەپە سەر بە ناحیە ئاگزر لە قزای چەمچەماڵ بەڕێوە چوو چەندین چالاکی ئەنجام درا. ساڵانە ئێمەم یاداکەینەوە ئەم ساڵیش وەکو هەموو ساڵەکانی کە سوکاری شەهیدان خۆمان گروپێک لە گەنجانی گۆبتەپە هەستاین بە ڕێخستنی ئەم چالاکیانە. چالاکەکان خۆی بینیبەوە لە دوو پەردەیشانەوەی. چالاکی ترمان ناشتنی نمامە، چەند نمامێکە نێژین لە دەوری مەسرحی گۆبتەپە و لە ناو گۆبتەپە. ئێمە ساڵانە ئەم یادە ئەەکەینەوە تەنها بۆ بیرهێنانەوەی نەوەکانی داهاتومانە، تەنها بۆ ئەوەیە کە مناڵەکانمان بیریان نەچێکە ئێمە چکارە ساتێکمان بەسەرهاتووە، خەڵکی گۆبتەپە چکارە ساتێکی بەسەرهاتووە. هاوڵاتیان و کە سوکاری قوربانیانی گوندی گۆبتەپە سەر ڕاینێوبوونەوەی زامەکانیان نیگەران و تووڕەشن لە کاربەدەستانی دەسەڵات و پێیان وایە لە چاو ئەو هەموو قوربانی داویانە خزمەتێکی ئەو تۆ نەکراون. بۆ فەقیر هیچی نەکرد، بەس با بۆ دەوڵەمەند بۆ دەوڵەمەندیش کرد. ئێستا ئێمە سێ سوار ماڵین ئاوی ڕیسیمان بۆ نایە، وەڵڵاهی بە پارەی خۆم ڕەتاسی نەزیێناوە بۆرێ و سۆندە هەموو ساڵێ ملیۆنێ مەسەفی لێبە فەقیریشم بەخوا معاشە کەسم بڕە. وەڵڵاهی 90 ساڵ خزمەتم هەیە، ئەسمەلا هەر بەرپرسێک دەڵێ تازە بۆ نا دەبایە هەموو یادەکان هەموو مەسوولەکان ماڵ بە ماڵ بگەڕایە لە خاوەنی لە ماڵی شەیدەت چیتان پێویستە یارمەتیتان. 12 نەفەرمان، 6 خوشکم و 2 برام و 2 دایکم و باوکم و هەمووشی ماکشتێت لەم دێ. خوشکێکشم لە جەلەمۆر بەچپۆل بە 4 قڕۆ ئەنفالە. هەموو ساڵێ بینی خەڵک نوێیەکەنوانێ و نەفتێ چت بە خەڵکەدەن و هیچ شتێکیان بۆ ناکەن. دەبایە هەموو ئەم کاربەدەستانە ماڵ بە ماڵ بگەڕایە کامی شەهید و ئەنفالی بوو، بزان چی نوقسانیان چیان هەیە، چیان ناوێن چیان ناوێت. ئێستاشی وایە بەدەم ئازارەوە ناڵێن. مامۆستایەکی ئاینی گوندەکە کە باوکی بەر پرۆسەی ڕاگواستن کەوتووە کە ڕژێمی بەعز لەژێر ناوی ئەنفال ئەنجامیدا، تا ئێستا نازانێت گۆڕەکەی لەکوێیە. باز لەو داواکاریانە دەکات کە سەر ڕایبەڵێنی چەند بارە تا ئێستا حکوومەت بۆیانی جێبەجێ نەکردو. سیان لە شەهیدەکانمان لەبان خەڵاکە ڕوفاتەکانیان خۆمان نێشتمان پورم و کوڕەکەی و لەگەڵ ئامۆژنا، بەڵام تا ئێستا گۆڕی باوکم دیار نییە. وەڵاهی داواکاریمان وەکو داواکاری عامی و خەڵکەیەکەوە ڕوفاتی ئەنفالەکانمان بۆبێتەوە تا هەر کەس بزانێکانە گۆڕی خۆیەتی و بە گۆڕی ئازیزانمان شاد بین و پاشانیش ئەو مستەشارانە بدرێنە دادگا بە دادگایکی عادیلانە کە ئەوهایان بەسەر ئێمە هێنا. ئەمە داواکاری سەرەکی ئێمەیە و داواکاری وەکو خەڵکی گوندیش وەکو باقی خەڵکە بۆی کە لە ئازارەکانمان کەم بێتەوە. ئەو وعدانی کە پێیان داوین هەموو ساڵی در وعدەدەن بۆ قیرتاوکردنی ناو دیەکەمان و پاشان فراوانکردنی مستشفاکەمان کە خەڵکێکی زۆری لەسەر و دیەکی زۆری لەسەرە و پاشان بۆ ئەو گەنجانە ساحەی خۆکردنەکەمان بۆ چاک بکەن. پار هاتن هەندێکیشیان لەکرد بە 3-5 میتر بە جیان هێشت و ڕۆیشتن و ئەمە داواکاری ئێمەیە. هەموو ساڵێکش ئەم داواکاریانە دێن کۆمەڵی وعدەدەن بەڵام نایبەنە سەر و ئەگەڕێنەوە بە 3-5 ئەمەیان لەبیر. لە 3 ساڵی 1970 هاوکات لەگەڵ حەفدەی ڕەمەزان لە ئێوارانێکی درەنگ گوندەکانی گۆبتەپە و عەسکەر لەلایەن فڕۆکەکانی ڕژێمی پێشووی عێراقی میاباران کران. 107 کەسی گوندەکە شەهید بوون و زیاتر لە 350 کەسیش بەر شاڵاوی ڕاگواستن کەوتن. ژمارەیەکی زۆریش لە دانیشتوانی گوندەکە بەرکەوتەی کیمیاین تا ئێستا دەسەڵاتی کوردی هیچ هەوڵێکی جددی بۆ قەرەبووکردنەوە چارەسەری بەرکەوتوان نەداوە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، گوندی گۆبتەپە.